لە کاتی ئێستادا لە هەرێمی کوردستان بەداخەوە زیاتر لە 3000 منداڵی ئۆتیزممان هەیە بە جۆری ئاماری نافەرمی. بەم شێوەیە کە پۆلێنمان کردووە لە شاری هەولێر 950 تا 1000 حاڵەتمان هەیە ئۆتیزم، بێگومان نەک تەنها ناو شاری هەولێر بەکو دەوروبەری و ئەو شوێنانی کە سەر بە هەولێر و بە ئیدارەی سۆران و ئەو ناوچانەی تریش. لە شاری سلێمانی و گەرمیان 850 تا 900 حاڵەت هەیە. لە شاری دوهۆک و زاخۆ 700 تا 750 حاڵەت، لە شاری هەڵەبجەی شەهید 350 تا 400 حاڵەت. سەرباری هەڵکشانی ئامارەکە و مەترسیەکانی بەڵام بەداخەوە تا ئەم ساتە کەیسەکە بە جۆرێک بە پەراوێزخراوی ماوەتەوە. تەنانەت ڕێکخراوە نێونەتەوەی و مناڵپارێزەکانیش بە جددی ئاوەڕێن لە ڕەوشی مناڵانی ئۆتیزم نەداوەتەوە بەڕێزان. بۆیە حاڵەتەکە خەریکە لەدەست دەردەچێت و ئەگەر زوو فریای نەکەوین وەکو پێویست گوێ لە داخوازی و ناڵە و هاواری کۆمەڵەکەمان و خێزانەکان نەگیرێ ڕەوشەکە لەدەست دەرەچێت. هەر بە جۆری ئاماری نافەرمی کۆمەڵەکەمان ساڵانە بەهۆی مناڵی ئۆتیزم و نەبوونی سەنتەری پێویست بۆ ڕاهێنان چەندین خێزان کێشەیان تێکەوتووە بەڕێزان، ئەمە دەبێ بە جددی لەسەری ڕابۆستین. خێزان بەرەو هەڵوەشانەوە ئەڕوا لە ناو عائیلەی ئۆتیزمە. لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا 25 جیابوونەوە حاڵەتی تەلاق ڕوویداوە لە خێزانەکانی ئۆتیزمدا.